ئەمە کار و کارەکانی حکومەتی هەرێمی کوردستان بوو لە ماوەی 4 ساڵدا لەبارەی کەرتی کشت و کاڵ هەروەها پاڵپشتیکردنی جوتیاران و بە باساکردنی بەرهەمی جوتیاران سەبارەت بە ڕوویە کابینەی نوێیەم بۆ کەرتی کشت و کاڵ بۆ داهاتوو بە تایبەت چی هەیە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز هیوا عەلی کتێبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێز هیوا عەلی بەخێر بن. سپاس خۆش. کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان لە دەست بەکاربوونیە گرنگیشی زۆری دا بە کەرتی کشت و کاڵ لە پێناو دەستەبەری خۆراک و دابینکردنی ئاسایشی خۆراک و نەخشی سیاسەتێکی هەبوو بۆ دەستەبەری خۆراک وەزارەتی کشت و کاڵ تا چەند توانی ئەم نەخشەیە بە تەواوی بکێشێت. زۆر سپاس بۆ ڕووماڵکردنی کار و چاڵاکیەکان پیرۆز بێت ساڵوەگەری تەمەنی کابینەی نوێیەم. ئەو داتانەیە کە بینیتان هێشتان زۆر شتیتر لەژێر قۆناغی جێبەجێکردن زۆر شتیتر لە دیزاین و لە فەرمانگەکانی کشت و کاڵ لە قۆناغی هێنانەکایەن بۆ پێشکەشکردنی خزمەتکردنی جوتیاران و کۆمەڵگا وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەپێی ئەو بە دوواداچوونانەی حکوومەتی هەرێمی کوردستان و سۆشیەل میدیا بەگشتی وای ئەو ڕخۆتان بینیتیان بەگشتی لە تەمەنی کابینەیە وەزارەتی کشت و کاڵ بەشی شێری بەوەردەکەوێت لە کار و چاڵاکیەکان لە ڕوبەربوونەوەی ئالەنگەریەکان لە داهێنان و پەیوەندی ڕاستەخۆکان بۆ ئاسایشی خۆراک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان هەرێمی کوردستان و هەروەها بۆ کارکردن دانانی بناغەیەکی ژێرخانی ئابووری بەهێز لە ڕێگەی بژانەوەی سێکتەری کشت و کاڵ و بەرەو هەنگاونان بۆ کۆمەلگای کشت و کاڵی مۆدێرنی خۆمان ئەگەدارن کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە قۆناغی ڕابردوو هەرێمی کوردستان و ئەو ناوچەیە ڕوبەڕووی وشکە ساڵی و گۆڕانکاری خێرای کەش و هەوا نەهاوسەنجی ئابووری نەبوونی بودجەی پێویست بەڵام ئێمە لەگەر ئەوەدا هەوڵگاوی زۆر گرنگمان نەوە داتا و ئینجازی زۆر گرنگمان تۆمار کرد ئەگەر هەر ئەو داتا ڕوبەڕووی ئەو قەیرانانە بکەینەوە کە باز دەکرێت لە 1.8 بۆ 108 بۆ سەروی 108 ئەمە داتایەکە زۆر دڵخۆشکەرا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ سەرمایه‌گوزارانی ناوخۆ بیانی کە ئێمە دڵنیاییماندا سێکتەری کشت و کاڵکەوە سێکتەرێکی مربیحە و خۆشەوی سەرەرای خەڵک بۆ سێکتەرێکی دڵنیاکەرە بۆ سەرمایه‌گوزاری ئەو ڕێژێ دەتوانرێت زیاد بکرێت و ئێستا لە زیادبووندایە چونکە ئەم داتا لە دەستەی بەرهێنانەوە پشتڕاست کراوەتەوە ئێمە زۆر گرنگماندا بە پارێزگاریکردن لە ئاسایشی خۆراشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی لە بواری بەرهەمهێنانی سەوزم و لە بواری بەرهەمهێنانی چێلگە پەلەوەریەکان لەبواری هێلکە گۆشت هەنگاوی گرنگمان ناوە ئیکتفامان تێپەڕاند و ئێستا لە قۆناغی بە بازارکردنی هاوشێوەی ئەو ئایتمانێک کە بەڕێستان داتاناوە چەند بەرهەم لە هەرێمی کوردستان یاخود با بڵێنەوە بەرهەمانە بەرهەمی ڕۆکیشیان تێدایە کە بوون بە خۆبژێوی و ئیتر دەتوانی هەناردەی بکەین بەڵێ لە مەوسومی پێگەیشتنی هەموو بەرهەمەکانی سەوزم میوە ئێمە بەرهەم ئیکتفای ناوخۆیمان هەیە لە هەمان کاتدا لە بابەتی چێلگە پەلەوەریەکان و بەرهەمەکانی هێلکا و بەرهەمەکانی هەنگوین و قارچک و ئەوانەی کە تازە خۆتان ئاماژتان پێکرد لە قۆناغان لە مەوسوم پێگەیشتندا ئێمە ئیکتفامان هەیە و ڕۆژنامەی کشت و کاڵیمان ڕێخستووە بۆ ئەوەی لە کاتی کە مەوسومی ئێمە بەرهەممان نامێنێت ڕێگەی هاوسەنجی و کۆنتڕۆلکردنی بازار بدەین لە ڕێگەی ئەو ساردخانانی کە بەڕێستان تازە باسان کرد ئێمە نزیکەی زیاتر لە 600 ساردخانەمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە توانای نزیکەی 100,000 تۆن بەرهەمی سەوزەمی و زۆرازۆریەکە ئەمەش جۆرێکە لە هێشتنەوەی لە قۆناغی جیاواز و خستنە بازار بۆ کۆنتڕۆلکردن و دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتیان ئەوەی کە لە ماوەی کابینی ڕابردوو هەنگامان بۆ نابە دیاریکراوی کە وەکو تەجروبەی هەنار سەرکەوتوو بوو لە بازارەکانی ئیمارات و کەنداوی عەرەبی ئێستا لە نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیران و جێگیری سەرۆکوەزیران و لیژنەیەکی مختص لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ئیدە سەرەوە دەکاتەوە ئایتمەکانی تری هەنگوین و هەروەها ترێ و بابەتی ئیزافەتەن بۆ هەنار و لە چەندین پرۆژەی تر ئێستا لە ڕێگەی پرۆژەیەک لە ئاکرێ برنجی ئاکرێ تەحینی ئاخرێ و سماق و سێوی بەرواری باڵا ئەمانە لە هەموو بەرهەمانێک کە ئێمە هەمانە بیر دەکەینەوە بە کوالیتیشی پێشکەوت و میکانیزمی بۆ دروستکەین بیرمان لەوە کردوێتەوە نەک تەنها بۆ ئەوەیەوە ئەو بەرهەمانی اکتفای ناو خۆیمان تێپەڕاندەوە بەرهەمەکان ئارەستی بازارەکانی نابەڵکو بۆ سەرنجڕاکێشانی سەرمایه‌گوزارانی بیانی بۆ ناساندنی تام و سێژ و کوالیتی بەرهەمی هەرێمی کوردستان چونکە زۆرێک لە سەرمایه‌گوزاران نازانن کە هەرێمی کوردستان ئەم خاکە بە پیتێ هەیە و دەرفەتەکانی وەبەرهێنان کراوەتەوە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەم کابینەیە سەرجەم یاسا ڕێنماییەکانی هەمار کردەوە بۆ ئاراستەی دوو هێڵی گشتیەکییان کەمکردنەوەی ڕۆتین بۆ جوتیاران و بۆ خاوەن پرۆژەکان دوو بۆ ئاسانکاری و ڕەخسانی دەرفەت بۆ سەرمایه‌گوزارانی کشت و کاڵی لە دەرەوە لەناوە بەڵێ چیتان کردو لەوەی کە کاتێک کار لەسەر هەناردەکردنی بەرهەمێک دەکەن وانەکە کاریگەری لەسەر نرخی لەناوخۆ هەبێت بەڵێ من تازە باسم کرد ئێمە لەو بەرهەمانێک کە ئیکتفای ناوە خۆمان هەیە بە پێویستەکانی ناوخۆبوون لە بەرهەمی چێلگە پەلەوەریەکان کە ئیکتفامان زۆر تێپەڕاندیە لە نزیک دەبینەوە لە سەروی 140 لە بەرهەمی چێلگە پەلەوەریەکان هەروە لە هێلکا کە ئێستا لەگەی ماڵاتیەکان لەسەر خەتداین چێلگە پەلەوەریەکان و خاوەن پرۆژەکان و ئەوانە داوامان لێ دەکەن کەوا بەرگری لە پرۆژەکانی ناوخۆ بکەین ئێمە ناسارین دەرگایەک بدۆزینەوە لە ناوڕاست و خواری عراق
هەروە لە بازارەکانی دەروی کەنداوی عەرەبوتانە لە بازارەکانی ئەوروپاش بازاریان بۆ دروستکەین ئەو بەرهەمانی کە لەناو خۆدایە بیر دەکەینەوە ئێمە چۆن بتوانین سەرمایه‌گوزاری وا بکەین سەرمایه‌گوزارانی دەرەوەی کوردستان و جیهانیەکان بێن سوودە خاشی هەرێمی کوردستان وەربگرن کاتێک ئێمە بەرهەمێک دەنێین لە بازارەکانی دەرەوە بۆ ئەوەمانەکەوە بێن لێرە سوود لە زەویەکانی ئێمە وەربگرن و ئەزمموی جوتیاران کەش و هەوا زایدن ئەو دەرفەتانێکەوە بەرهێنان پێشکەشی کردووە بۆ ئێمە بۆ میکانزم و کوالیت و پێشکەوتوانێک کە وڵاتان بەکارهێنەرەکانی خۆیان کە هەرێمی کوردستان پێی دەڵێن سەبەتەی خۆراکی ناوچەکە کە بۆکو پێویستە ئێستا تاقی نەکراوەتەوە ئەم زەویە بە پیت و بەرەکەتە دەتوانێت چی بکە ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ سەرباری ئەو ئالەنگەریانی کە لە بەردەستماندا توانیمان پێی بە هەموو ئەو دەرفەتانە ببین ڕوبەڕووی هەموو ئەو ئالەنگەریانە بین و هەرچ فرسەتێک هات بێت بۆ خزمەتکردن و بژانەوەی کشتوکاڵ بۆ پاپشتیکردنی هێڵەکانی بژانەوەی سێکتەری کشتوکاڵ بۆ جوتیاران ئێمە بەردەوام بەسەرپەرشتی خودی جەنابی وەزیری کشتوکاڵ سەرچاوەکانیەوە بە گەرمی لەو هێڵەدا ئیشمان کردووە. بەڵێ لە ماوەکانی ڕابردووە هەندێک جار جوتیاریان گلەیانە بوو لە ساخ نەبوونەوەی بەرهەمەکانیان و بەتایبەت گەنم کە بەرهەم زۆرە بوو لە بازاڕەکان ئەوای لێ هات کە هەندێک جار ناچارە بوون بە زیان بیفرۆشتەوە. کابنی نوێم چی کرد بۆەوەی کە ببێتە پاڵپشتێک بۆ جوتیاران لە ڕێگەی وەزارەتی کشتوکاڵەوە کە ئیتر جوتیار خەمیەوەی نەبێت چەندێک بەرهەمیە بێت لە هەر بوارێکا بێت. ئێستا ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕاند لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەداخەوە لە ساڵانی پێش ئەم کابینەیە لە کابینەکانی پێشوو نیگەرانی زۆر بوو خۆپیشاندان و ناڕزایەکانی جوتیاران لەسەر شەقام و لەبەردەم وەزارەت و لە عەلوەکاندا زۆر بوون و ئەنجومەنی وەزارەتی کشتوکاڵ دیراسی ئەم بابەتانی کردووە و کەمترین کاردانەوەی ساختکردنەوەی بەرهەمەوە بووە ئەم کێشەیە چارەسەر بووە بە چەندین کەناڵەوە وەزارەتی کشتوکاڵ چارەسەری ئەم بەرهەمانەی کردووە بەرهەمەکانی سەوزۆمی و پەلەوەریەکان بە هەموو جۆرەکانی ئێستا دەچێتە سەرباری ئەوەی کە دەچێتە بازارەکانی ناوەڕاست و خواری عێراقکە ڕێکەوتنامەی یەکتێگەیشتنمان هەیە ئەم کێشەیە چارەسەر کراوە بازاری عێراق کراوەتەوە کێشە هەبوو لە ماوەی ڕابردوو ئەو کێشەی هەیە بەڵام ئێمە یادداشتنامەی یەکتێگەیشتنمان هەیە لەگەڵ وەزارەتی زراعی عێراقی و هاوبەش کار دەکەین بازارەکانی ناوەڕاست و خواری عێراق کراتەوە لە ماوەی ڕابردوو ئەم کێشەیە چارەسەر کراوە ئێستا جوتیارانی ئێمە ئەگەر بە خۆتان متابعی بکەن کە کێشەی ساختنەوە بەرهەمەکانی نییە بە هەمان شێوە هەنگاوی زۆر گرنگمانە لە بە نیشتمانیکردن و بە بازارکردنی بەرهەمی دانەوێڵە بە تایبەتی گەنم خۆتان ئاگادارن کەەوە دایان سایلۆ لە هەرێمی کوردستان دروست کراوە کە سایلۆ زۆر پێشکەوتون کە لە حکوومەتی عێراقی شتیوانە بووە هەروەها چەسپاندنی شایستی دارایەکانی جوتیاران لە ناو چارچۆی بودجێ ئاسایشی خۆراک و دانەوێڵە ئەمە هەنگاوی زۆر گرنگ بووە کە لەخوا بە زیاد بێت کە ئەم ساڵێکی هات بوو هەرێمی کوردستان توانی ئاستی کشتوکاڵی و ئاسی دانەوێ و بەرهەمێنانی زۆر باش بەدی بێنێ کە بۆتە هۆی بژانەوەی ئابووری جوتیاران بەڵام وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بەردەوام لە بەدیلی ئەو پلانانە ئیش دەکاتەوە ڕێگری دەکات لە زیان گەیاندن بە بەرهەمەکانی جوتیاران بەردەوام لەبیری پارێزگاریکردن و دابینکردنی ئاسایشی خۆراکی هەروەها دابینکردنی بازارێک بۆ بژانەوەی ئابووری جوتیارەکان. بەڵێ ئەمانەمان باسمان کرد ئەمە شتانە بوو کە کراون پلان چییە لە داهاتوو چی بکرێت بۆ ئەوەی بۆ منە ڕێژەوە بەرهێنانە وەکو تۆ زیادی کردووە زیاتر بکات و باس لەوە کرد چەندها پرۆژەی تری گرنگ هەن کە ئێستا لە تاوابوونیان چینە پرۆژانە پرۆژی استراتیژی گەورە و گرنگ. بەڵێ خۆتان ئاگادارن تەحەدیاتەکانی سەر ئەو ناوچەیە لە ڕووی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشیەوە لە ڕووی قەیرانی بودجە هێشتان بەسەرمەدا تێپەڕ نەبووە وەزارەتی کشتوکاڵ لە هێڵی ئاسایشی ئاو زۆر بە گەرمی ئیش دەکاتن بە تایبەتی لەو داتیانێک کە باسی زیادبوونی ژمارەی بەنداوەکان دەکات ئێستا دایان بەنداومان لەژێر جێبەجێکردندا پێویستی بە بودجەیە کە پێویستە پاڵپشتی بکرێت بۆ تاواکردن دایان بەنداوی ئێمە لەژێر دیزاین و جەدوای ئابووریدان کەوا پێویستە ئەو جەدوایانە سەر بخرێن لە ڕووی دروستکردنی پۆندەکانەوە ئێمە پۆند ژمارەیەکی باش پۆندمان هەیە پاڵپشتی هەرەوەزی جوتیارانمان کردووە و ڕێنماییەکان و یاسایەکانی خۆمان گونجاندوو بۆ ئەوەی ئەو پلان استراتیژیانەی کە هەمانە لە ڕووی پارێزگاریکردن لە ئاسایشی خۆراک ئامانجی وەزارەتی کشتوکاڵەکەوە بگاتە کەمکردنەوەی ڕێژەی هاوردەکردن بۆ کوێی ئەو پرۆسانێک کە ئاسایشی خۆراکە دەمانوێت بۆ هەموو شتێک هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشت بە بەرهەمی ناوخۆیی ئۆرگانی سروشتی ببەستن بۆ ئەم بەمەستا کار دەکەین بۆ هێنانەکانی تەکنۆلۆژیای پێشکەوت و هێنانی ئامێری پێشکەوت و کە لە ڕێگەی بانکی هاڕون بانکی قورتاز و گروپی هاڕون کە ئێستا گرێبەستی تێگەیشتنمان هەیە جوتیاران و هاوڵاتیان ئاگادارن کەەوە ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ کار دەکەین بۆ دابینکردنی ئامێر و تەکنۆلۆژیای پێشکەوت و هەروە لە ڕێگەی بانکەکانەوە پاڵپشتی قەرزی دابین دەکەین جگەلەوەشکەوە ئێستا پرۆژەیەکی زۆر استراتیژیمان لەبەردەستدایە بۆ ئەوەیەوە زیاتر لە 11,000 دەرسووی کشتوکاڵی کە لە ماوەی چەندین ساڵ دەرفەتی کاریان پێنەدراوە لە ڕێگەی پرۆژەی یاسای ژمارە 20 سەرپەرشتیارانی پرۆژەی کشتوکاڵەکان بیان خینە سەرکار ئەمانە کۆمەڵی ئامانجی وەزارەتی کشتوکاڵ جگەلەوە بەرهەمێنانی دڵنیاییدان بۆ سەرمایه‌گوزاری کشتوکاڵی لە 1970 دەمانوێت بگەینە قۆناغێکی زۆر دڵنیاکەرەوە ئەمە خۆتان ئاگادارن
قۆناغی دڵنیاکەرەوە چەندە؟ قۆناغی دڵنیاکەرەوە بۆ ئێمە ئەوەیەکەوە کشت و کاڵ ببێتە بەدیلی نەوز وزەی سەوز لە هەرێمی کوردستان ببێتە وزەیەک ڕوئایەکی نیشتیمانی هەبێ بەڵام بۆ بینێرانی خۆتان و بۆ هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ پلان دادەنێت جێبەجێ دەکات بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئایەکی نیشتیمانی هەبێ ئێمە پلان دادەنێن پێویستە هەموو وەزارەتەکان جێبەجێ بکەن چونکە ئاسایشی خۆراک پەیوەندی بە ئاسایشی مرۆیمانەوەیە پێویستە بەیەکەوە پاکپشتی بکەین پێویستە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕوئایە سەر بخات کە وەزارەتی کشت و کاڵ لەمای ئەم ساڵە ژێرخانێکی بۆ داناوە و هەنگاوی بۆ دەنێت کە جێبەجێ بکات. بەڵێ بەڵێ بەڕێز سیوا عەلی وتەبێژ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی یاو لە ستودیۆ میوان بوویت سوپاس بۆ کاتێ بێمەتەوە.